داوەتنامەیەکمان ناردبوو بە ئەمەسی ئەنجامدانی گفتوگویەکی کراوە. ڕژنووسی یاداشتێکیشمان ئامادە کردبوو، بەڵام لە دوای گفتوگۆکە ڕژنووسەکە کۆمەڵێک پێشنیاری تری بۆ کرا. لەوانە کە هەندێکیان کراوەتە بواری جێبەجێکردنەوە، هاشتاکێک کراوە، فرێمێک دروست کراوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان و داوا کرا لەوەی کە لە یاداشتەکە ئاماژە بکرێت بە هەموو ئەو بەرگە و مادانەی کە ئەم زیندانیانی پێ تۆمەتبار کراوە پێ زیندانی کراوە و لە دوای ئەوەش کە هەماهنگی بکرێت لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە شاری هەولێر و لەگەڵ چالاگوانان و دانیشتێکی تایبەت بکرێت لەگەڵ لژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان تاوەکو ئەوانش بێنە سەرخات، چونکە ئەمە پێشێلێکی یاساکەیە کە یاسای ساڵی 2023 دەرچووە بە ئاشکرا، چونکە ناکرێت لەسەر هەر کۆمێتێک یا لەسەر شتێک تۆمەتێک دروست بکرێت. ئەگەر تۆمەتە ئەبێ بە یاسایەکی تایبەت بەو تۆمەتە یەکلایی بکرێتەوە، ئەگەر نا ئەوە بەڕاستی ئەبێ پەرلەمانی کوردستانش بێتە سەرخات، چونکە یاسا و جهەتی تەشریع و مشەڕع پەرلەمانی کوردستانە و پێشکردنی ئەم یاسایە واتە پێشکردنی سیادی پەرلەمانی کوردستان، ئەمەش بۆیە بە پەرلەمانی کوردستانش بێتە سەرخات. بۆ ئێمە لە هەڵمەتی داهاتوومانە هەڵمەتێکی کەمپین ڕائەگەیەنین. هەڵمەتە کەمپینەکە ژمارەیەکی ڕێکخراو زۆر بەشدارە بن. پێشنیار کراوە کە هەندێک دیدار و گفتوگۆی بەردەوام دروست بکرێت، کۆبوونەوەی فراوان بکرێت، پانێڵ ساز بکرێت لەسەر ئەم کێسە ڕۆ قانونیەکانی و بۆ هاوڵاتیان ڕوون بکرێت.